فرماشي جمارسي وشش فراواني بزي خواي مهربان. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال الله تبارك وتعالى: سبقت رحمتي غضبي. أخرجه مسلم بجماري حوت زار صدوش لوشش. وأتى أبو هريرة رضا رحمتي خواي لبدله پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: خوا تبارك وتعالى فرمويتي رحمت بزين پیش توڕەیم کەوتوتەوە. پەیامە پەروەردەی و کرداریەکان. یەکەم، هەمیشە خوا لێبوردەیی پێش تووڕەیی و تۆڵە خستووە. دووەم، لەو سیفەتەی خواوە فێر دەبین لێبوردە و میهرەبان بین. فەرمایشتی ژمارە 37 کاتێک خوا بەندەیەکی خۆش دەوێت. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: إن الله إذا أحب عبدا دعا جبريل فقال: إني أحب فلانا فأحبه. قال: فيحبه جبريل، ثم ينادي في السماء فيقول: إن الله يحب فلانا فأحبوه، فيحبه أهل السماء. قال: ثم يوضع له القبول في الأرض. أخرجه البخاري بجمال حوت زارو شلو حوت، ومسلم بجمال 2637. وأتى أبو هريرة رضا رحمتي خواه لبي دڵێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرموویەتی: ئەگەر خوا بەندەیەکی خۆش بوێ بانگی جیبریل دەکات و پێی دەفەرمێ: من فڵانە بەندەم خۆش دەوێ، تۆش خۆشت بوێ. جیبریلش خۆشی دەوێ. پاشان جیبریل بانگ دەکات لە نێو ئەهلی ئاسمان واتە لە نێو فریشتەکان و دەڵێ: خوا فڵان بەندەی خۆش دەوێ، ئێوەش خۆشتان بوێ. جا ئەهلی ئاسمان هەموو خۆشیان دەوێ. پاشان لەسەر زەویش ئەم خۆشەویستیەی لێ قبول دەکرێ، ئیماندارانیش خۆشیان دەوێ. پەیامە پەروەردەی و کرداریەکان. یەکەم، کەسانێک هەن خوا جاڕی خۆشەویستی خۆی بۆیان دەدات. دووەم، پابەندیت بە شەرع ئەو جاڕی خۆشویستنەت بۆم سۆگەر دەکات. فەرمایشی ژمارە 38 ترسناکی تاوانی ستەمکردن. عن أبي ذر رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم فيما روى عن الله أنه قال: يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا. وأتى أبو ذر رضا رحمتي خواه لێبێ لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم دەگێڕێتەوە کە خوا فەرموویەتی: ئەی بەندەکانم، من ستەمم لەسەر خۆم قەدەغە کردووە و لە نێو ئێوەشدا قەدەغەم کردووە و ستەم لە یەکدی مەکەن. ئەم پەروەردەی و کرداریەکان. یەکەم، خراپترین تاوان بریتیە لە ستەمکردن کە تاریکایی ڕۆژی دواییە. دووەم، خۆت بپارێزە لە ستەمکردن ئەگەر ستەمێکی کەمیش بێت. فەرمایشتی ژمارە 39 پاداشتی خۆیەک لایکردنەوە بۆ خزمەتی ئاین. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: إن الله تعالى يقول: يا ابن آدم تفرغ لعبادتي أملأ صدرك غنى وأسد فقرك، وإلا تفعل ملأت يديك شغلا ولم أسد فقرك. أخرجه أحمد بجماري 8681 والترمذي بجماري 2466 وابن حبان بجماري 393. قال شعيب الأرناؤوط إسناده حسن. وأتى أبو هريرة رضا رحمتي خواه لێ بێ دەڵێ پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی: بەڕاستی خوای بەرز دەفەرمێ: ئەینەوەی ئادەم، وەت یەکلا بکەوە بۆ بەندەتی کردنم، دڵت پڕ دەکەم لە دەوڵەمەندی و ڕێی هەژاری لێدا دەخەم، و ئەگەر وانەکەی زۆر سەرقاڵت دەکەم بە ئیش و کار، و ڕێی هەژاریش لێدا ناخەم. پەیامە پەروەردەی و کرداریەکان. یەکەم، هەر کەسێک دڵسۆزانە خزمەتی ئاین بکات، خوا بێنیازی دەکات. دووەم، بۆیە لە دوای بیستنی ئەم فەرموودە قۆڵی ئیخلاست هەڵبکە و دەست بەکاری بانگەواز بکە و قیامەتی خۆت دەستەبەر بکە، چونکە خوا دەستەبەری دنیات بۆ. دووەم، بۆیە لە دوای بیستنی ئەم فەرموودە قۆڵی ئیخلاست هەڵبکە و دەست بەکاری بانگەواز بکە و قیامەتی خۆت دەستەبەر بکە، چونکە خوا دەستەبەری دنیای بۆ کردویت. فەرمایشتی ژمارە 40 بۆ ئەوەی بە درێژایی ڕۆژ پارێزراو بیت. عن عقبة بن عامر رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: قال ربكم: أتعجز يا ابن آدم أن تصلي أول النهار 4 ركعات أكفك بهن آخر يومك. أخرجه أحمد بجماري 17428 وأبو يعلى بجماري 1757. قال الهيثمي: رجاله رجال الثقات دود صدوس بينج.
تعليق شعيب الأرناؤوط إسناده صحيح. وأتى عقبة كري عمر رضا ورحمة إخوان لبدا جارتوا كبيغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمويتي پروردگارتان دەفەرمێ ئەی وەچەی ئادەم ئایا بێتوانای لەکردنی 4 ڕکات نوێژ لە سەرەتای ڕۆژ کە بەهۆیەوە دەتوارێزم تا کۆتای ئەو ڕۆژە؟ پایان پەروەردەی و کرداریەکان. یەکەم، گەورەترین پەیوەندی بەندە بەخوای مەزنەوە بەهۆی نوێژەوەیە. دوم، هەوڵ بدە هەموو بەیانێک دوای خۆرهەڵاتن 4 ڕکات نوێژی سونەت ئەنجام بدەیت.